سڵاوتان بێتوانان نەقیم لە بەرنامەیەکی تری ساعتی سفر بۆ شرۆڤەکاری سەربازی دێمەوە لاتان لە ئەم زنجیرەی بەرنامەکەدا باس لە توانا و هێز یاخود دەوری فەرماندەی سەربازی لە شەڕی مەیدانیدا چییەوە فەرماندەی سەربازی چی پێ دەکرێت بەدەر لەوەش ئێمە دەزانین ڕوتبە یاخود پلەی سەربازی لەسەر شانی زۆرێک لە ئەفسەرەکانەیە ئەمە لەکوێوە هاتووەوە بەرزترین پلە و نزمترین پلە چۆنە و چەند ساڵجارێک گۆڕانکاری بەسەردادێەوە گرنگی ئەم پلانە لە چیەوەیەوە زۆر باس و خواسی تر دەربارەی بابەتی سەربازی لەم پرۆگرامەدا لەگەڵ عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی باز دەکەم. جەنابی عەقید بەخێر بیتەوە سپاست دەکەم. جەنابیشت بەخێر بیت. هەر بژیت. فەرماندەی سەربازی با لەوە دەست پێ بکەین لە شەڕا فەرماندەی مەیدانی چی ڕۆڵ و کاریگەریەکی هەیە؟ فەرماندەی مەیدانی کە هێزێکی لێ دەست بێتن زۆر گرنگە بۆ سوپاکە. ئەو فەرماندەیە ئەبێ یەک ئینسانێکی ئازا بێتن باشە قەراراتی دەست بەجێ بەکاربێنێتن ئەوە نییە بڵین دوا بکەوێت لە قەراردان لە کاتی شەڕە ئەبێ سیقەی بەخۆی هەبێتن باشە و ئەبێ نمونە بێ بۆ ئەفسەرەکانی تر کە ڕێز و احتیرامی لێ بگرن قەراراتی جێبەجێ بێتن و ئەبێ نێزیک بێ لە مەیدانی شەڕەکە بۆی سەرپەرشتی بکە لە چ قۆڵێکەوە پێویستی بەچیە هەمووی ئەکەوێتە بندەست قائیدەکەوە ئەو فەرماندەیە بەتەبع بەبێ ئەو فەرماندەیە تۆ ناتوانی هێزەکان بجوولێنی تۆ چ قۆڵێ پێویستی بە یارمەتیە لە چۆ شکاویتەوە یاخۆت هێڕشەکەیت ئەم پلانانە هەمووی خۆی دایانێتن یعنی بکوژ و ببڕ خۆیەتی هەموو شتێ خۆیەتی چاوەڕێی بریاری کەس ناکاتن بەڵێ کە شەر گەرمە بێتن و بڵێ داوای شتێکی لێ بکەن نەخێر ئەوانەی لە مێشکایەتی هەبێ ئەوانە جێبەجێ بکاتن گرنگەوەیە کە سەربازەکانی خۆی ژیانیان بپارێزێ یعنی بڵێ خەسارەتی کەم بێ هەم لە هێڕشکردنە هەم لە بەرگریە لە دیفاعە ئەبێ دیراسەتی جوغرافیای منتیقەکەی کامل کرد بێتن بزانێ هێزەکانی چۆندا بەشەکاتن بەبێ ئەو شەڕ ناڕاتە ڕێوە باش بە شێوەیەکی گشتی ئەم فەرماندەیە کە ئەم ڕۆڵە گەورەی جەنابەت باست کرد هەیەی و هەموو شتێک خۆیەتی بۆ مەسەلەی بڕیاردان لە شەڕەکە تاکتیکەکانی شەڕەکە دەبێت لەکوێ بوەستێ ئەو ئێستا شەڕێک ڕوویداوە و دوو هێزی دژبەر بەرامبەر یەک وەستاون فەرماندە دەبێت لەکوێی شەڕەکە بوەستێ لێرە فەرقە کاتن ناتوانانی شوێنێکی تایبەتی بۆ تەرخان بکەی بەڵام لە هەموو حاڵاتێکە یعنی پێویستە فەرماندە کە لە ناوەڕاست بێتن نێزیک بێتن لە هێزەکانی کە بتوانانی پەیوەندیان پێوە بکاتن بەڵام جوغرافای منتیقە شەزانێتن قەراری کۆتایی بۆ فەرماندە خۆیەتی لە چۆ دەوەستێتن هەلێنانە وەکو پێتم وتە بێ پەیوەندی هەبێتن بەردەوام لەگەڵ هێزەکانی خۆیان لە هەمان کاتە لەبیرت نەچێتن ئەبێ ئاگای لە دامی لۆجستی بێتن نێزیک بێ لەوەشەوە تابیەوە ئەوانەی کامڵ بێتن لەبەرەوە ناتوانانی بڕیار بدەی تەواوەتی لە چوە ئەبێتن ئێستاکە جیاوازە تۆ لە زمانی تکنۆلۆژیایەکی پێشکەوتویت درۆنت هەیە لە ئاسمان ئەبێ ئەو فەرماندەیە سەلامەت بێتن بی پارێزیتن کە ئەو شەڕەکە ئاباتە ڕێوە لەبەرەوە کە درۆن ومانە هاتە مەیدان ئەوەی باشەکە لە دواوە بێ یعنی لە ناوەڕاست نامێنێت بگەڕێتەوە کە تۆ تکنۆلۆژیات هەیە پەیوەندیت هەیە درۆنت هەیە لە ئاسمانەوە تەسویرەکە هەموو شتێکە بینێتن چۆنە جوولێتەوە کۆن ئەمانەی نابینی ینی ئەم شەڕانەی ئاخیر ئێستا کە ڕووەداتن پاکستان هندستان خۆی لە پێشەوە بووە ئەبێ نێزیک بێتن ئەبێ نێزیک بێتن بۆ نمونەیە چێ لەو هەڵانەی کە رووسیا تێی کەوت لە شەڕی ئۆکرانیا 6 کیلۆمەتری ما بوو بگاتە کیف بەڵام دامی لۆجستی نەما شکایەوە وێران بوو زەرەرێ زۆریدا ئەجا لێرەیە پێویستە کە لە دواوە بێتن لەم زروفەی ئێستاە باش هەندێک جار دەبینین فەرماندەی سەربازی لە ڕیزی پێشەوەی شەڕەکەیە ئەمەش دوو بۆچوونی لەسەرەیانی هەندێک دەڵێت پێویستەکە لە پێشی شەڕەکە بێ بۆی کەورەی سەربازەکان بەرزکاتەوە هەندێکیش دەڵێت نەخێر ئەگەر فەرماندەتیا بچێت ئەوە بە تەواوی ورەی ئەو هەموو سەربازە دەڕوخێت و ڕەنگە شەڕەکەش بدۆڕێنن لەسەر ئەمە چیت هەیە
نەخێوانە فەرماندە لە پێشەوە ورە بەرزەکاتەوە تۆ فەرماندەی خۆتە بینی لە پێشەوە شەڕەکاتن سەربازە و کاتە شەڕەکە ئەفسەرەکانی ئەیتر شەڕەکەن ینی ئەمێننەوە لەگەڵ فەرماندەی خۆیانە بەجێ ناهێڵن ئەمە هەتاکو نمونە هەیە لە سەری ینی ئەگەر باسی شەڕەکەت بووە بکەم زۆر سیر بوو لە فۆکلاند ساڵی 1982 کە ئەرجنتین انقلابی تێکرا هێزی عسکەری هات جەزیرەی فۆکلاندی گرت کە ئەساسەنی خۆیەتی بەس بەریتانیادا گیری کردبوو بەریتانیا بڕیاریدا بیگەڕێنێتەوە هێزێکی تایبەتی نرد هێزە تایبەتەکە ئەوایە لە قراق دەریات دابەزێ بانیشی شاخ بوو 1200 سەربازی ئەرجنتینی لێبوو کە بینی پێی ناژیرێت زۆر سەختە کوشراوی زۆرە داتن بڕیاریدا خۆی لە پێشەوە هێڕش بکاتن باش و ئەفسەرێکی نرد کە لوتکەیەکی بۆ بگرێ ئەم سەفەر ینی کە بینی فەرماندا لە پێشەوەیە ئەو هێڕشی بردەسەر لوتکەکە گرتی لەوێ کوژرا فەرماندەکە باڵێ فەرماندەی هێزی تایبەتی بەریتانیا لەوێ کوژرا بەڵام هێزەکەی وەرەی بەرنەدا بەردەوام بوو تاکو گریان 1200 سەربازی ئەرجنتینیان شکاندەوە لێنانە و ئێستاش قەبرەکەی لەوێ نەیانگەڕانەوە بۆ بەریتانیا لە قەدە و شاخەدایاننا وەکو نمونەیە بۆ ئازایەتی بوونی فەرماندە لە پێشەوە ئاساس هەم ورەیە هەم ڕەنگە ئەگەری سەرکەوتن زیاتر بکە باڵێ ئاساسە لە پێش زۆر باش کە فەرماندە کوژرا لە شەڕەکەیە باڵێ ینی فەرماندەی گشتی شەڕەکە کوژرا کێ جێگرێک دەبێت هەر لەو دەقات جێگرەوە حازر فەوران جێگری هەیە دەست بەجێ جێگری هەیە لە ناو مەقەر فڕقەیە جێگری هەیە یەکسەر ئەو قیادە وەرەگرێتن و ینی ئەفسەرەکانی تر هەمووشی بە قسەیەکەن چونکە قائد وەکیل وەکو قائدە فەرق ناکاتن ئەمانە 24 ساعت بەیەکەوەن فکریان یەکە تەقریبن یان ئەتوانێت شەڕەکە بەرێتە ڕێەوە هەروەکەوەی کە فەرماندەکە کوژرا جێگرەکەی یەکسەر دەست بەجێ وەری بگرێتن زۆر باش جۆری شەڕەکە چۆن دیاریەکرێت تاکتیکەکانی شەڕەکە بە پێی فەرماندەکەیە یاخود پێشتر لەسەر شێوازێکی شەڕکردن و هجوومکردن و دیفاعیکردن ڕێکەوتون یان فەرماندەکە لەو دەقەیە وەکو جەنابەت فەرمووت ئەو بڕیاردەرە هەرچی بە خەیاڵەیات و باش بێ بۆ مەوقعەکە ئەوە جێبەجێ بکات تۆ ئەگەر لە شوێنێکابی پێش هەموو شتێ جوغرافیای منتیقەکە بێ بزانانی ئەو ناوچەیە باش هیچ شەڕێکیش سەرکەوتن بەدەست ناهێنی ئەگەر معلوماتی استخباراتیت نەبێتن ئەبێ زانیاریت هەبێتن دەربارەی دوژمن زانیاریت نەبێتن شەڕەکە تۆ لە 150 دۆڕاوی ئەبێ زانیاریت هەبێتن ئەمانە بە تەمای چین لەوێ فەرماندە خۆی بڕیارەدا چۆن دابەشیان بکاتن چۆن بەرگری بکە یان چۆن هجووم بکە هەموو قەرارات ئەگەڕێتەوە بۆ فەرماندەی ئەو هێزە کە لەو ناوچەیە ناگەڕێتەوە بۆ هیچ کەسێ ئەو بە حکمەتی خۆی ئەبێ دوای ئەوە فەرماندە چۆن ئەڵێن تەنەبۆ ینی پێشببینی ببینیە کە چی ڕووەداتن کە ئەمە ڕوویدا چی بکاتن ئەبێ ئەم هەموو قەراراتانە لە مێشکی بێتن قەراریشی ئەبێ سەریع بێ دەست بەجێ بەبێ ئەوی دواب بکەوێتن بیر لە چتێتر بکاتەوە بەس ڕابۆسێ بیر بکاتەوە هەر ئەوە بێتە ترسێ لە ئەفسەرەکانی خۆی لە سوپاکەی ینی جۆری پلانی شەڕەکەشە بەسراوەتەوە بە هەر بە فەرماندەکە بەڵێ هەر بەخۆیەوە بەسراوەتەوە زۆر باشە باواز لە فەرماندەی شەڕبیێنین بێنە سەر بابەتێکی تر بابەتی پلەی سەربازیە لە ینی لە عێراقدا ئەوەی کە هەیە لە ملازمی دووەوە تاوەکو فەریق ڕوکن دەبینرێت لە ناو سوپای عێراقیە ئەمە چۆن ئەم پلانە چۆن دابشکراوە و چۆن بەرز دەبێتەوە چەند ساڵ جارێک مەسەلەن تەرفیع دەکرێت یان لە بەرزکردنەوە دەکرێت و دەگۆڕدرێتەوە وەکو بە جانابتم وت پێشی ئێمە نیزامی جێشی عێراقی بەریتانی بوو کە کولیە عەسکەریان دامەزران نیزامەکەمان بەریتانی بوو بەڵام بیتە سەر عێراق ئەم ڕوتبانە گۆڕا لە زمانی مەلیک فەیسەڵ ئەگەر سەیری بکەی نەژمەی عێراقی وان نەبوو ڕائەت داڵ نەبوو جیاواز بوو هەتا ئەستێرەکەس جیاواز بوو تاکو بڵێن ساڵی 58 عەبدولکەریم قاسم کە ئینقیلابی کرد لە 59 تاکو 65 پلەکانیش ناویشی جیاواز بوو ناوی لە ئێستا جیاواز بوو بەڵێ ناوی جیاواز بوو یعنی هەر ئەمانوت ملازم ئەوەل نەقیب نەبوو ڕئیس بوو نەقیب دەبووە ڕئیس نەقیب دەبووە ڕئیس باشە ڕائد نەبوو ڕئیس ئەوەل باش هاتیتە سەر عەمید ئەتەوت زەعیم
يعني ناوي بيانود زعيم يعني حتى اكو قد لما يجوا بيني زعيم عبد الكريم قاسم لواء امير بو هاي 65 امانه قرا يعني رائدها تميدان ورئيس اول نما وزعيم نما بو عميد الهر ولاتي جیاوازها باش بڵین پلەی کە تەرفیعەکە پلەی بەرزە بێتەوە وڵات تاکو وڵات جیاوازە لە عێراقا 3 ساڵ تاکو 4 ساڵ بەڵام ئێستاکە گۆڕا بە یەکجا یعنی نازانی ملازم هەیە ڕەنگ بێ بە 6 ساڵ تەرفیع نەکا بە 7 ساڵیش نایکات پەیوەندی بە بارودۆخەوە یان پەیوەندی بە بارودۆخەوەیە تۆ ئێستاکە بڵێن عێراق خەدیمەن لەم شەڕانەی کە کردوویەتی لە زۆر کاتە 12 فەریقەوە ڕوکنی هەبووە 12 لە دوای 2003 ئێمە 40 فەریقەوە ڕوکمان هەیە 36 مەزبوطمان هەیە نازانە گەر بگاتە 40 بەڵام 36مان هەیە کە وڵاتیش لە شەڕانیە تۆ ئەم هەموو پلەیەت هەیە واتە ئەگەر تۆ فەریقەوە ڕوکن خانەنشین نەبێ و فەریق بچێتە جێی بە تەسەلسل دابەزی ملازم نابێتە ملازمەوە کە مەنسەبی نییە يعني هەمووی ئەبێ بە یەک جار تەرفیع بکرێت سلسلەیە سلسلەیە ئەگەر ئەمە خانەنشین نەبێ ئەوە چۆن نەبێتە ملازمەوە بیشیکەیتە ملازمەوە مەنسەبی نییە هەروە دایەنیت لەبەرەوە ئەگۆڕێتم ینی ئەوە نییە سابت بێتن لە وڵاتەیە کە تۆ باسی پلەشەکەی پلەی مهیب نەما لە عێراقا مهیب نەما نەخێر هەڵیان گە دوای 2003 و پلەیە نەما ئاخر پلە لە عێراقا ئێستا فەریقەوە ڕوکنە باشە دێنە سەرەوە ئاخر پلە وەڵا پرسیاری ئەوم هەبوو بەرزترین پلەی سەربازی ئێستا فەریقەوە ڕوکنە فەریق ئەوەل وتمان ئێستا زۆری شەیە لە کاتی شەڕی هێران عێراق ئەوەندە نەبووە لە کاتێکە ئەگەر مەسەڵەن ئەو کاتە ئەبوو تۆ ینی پێویستیت بە قیادەیە لە کاتی شەڕا پێویستیت بەم ئەفسەرانەیە باش بەڵام ئێستا ئێمە لە شەڕان نین ینی ئەم ڕقەمە زۆرە بۆ چیتە ئەبێ خانەنشین بێتن بۆچی یعنی چۆن وەرگیراوە ئەمە بەڕاستی من تێناگەم ینی زۆری چۆن وەرگیراوە ڕاستی ینی زۆر هەیە پلەی فەریق ئەوە لە پێی تەواوی کردووە لە چۆ ئەم پلەی وەرگرتووە ڕەنگە تەمەنەکەشی هاوکار نەبێت بۆەوەی کە وەرگیرێ تۆسی کە تەمەن ئێستا زمانی کۆن بڵین پێش 2003 ئەفسەرێ چالاکیەکێ کرد لە سوپای عێراقا لە شەڕا لەوانەیە پلێ بەرزتریانە داپی بۆ نمونە خۆی با بڵێن عەقیدە پلەی عەمیدیە دەنێ بەڵام نەیەتوانی پلەی عەمید ببەستێ هەر عەقید بوو چونکە تەمەنی مساعد نەبوو تەمەنی مساعد نییە کە ببێتە عەمید بەڵام ئیمتیازاتی عەمید بوو هەموو شتێکی عەمید بوو بەڵام لەبانشانی عەمیدی نابەستی عەقیدەی بەس حساب نییە زۆر باشە باسی ڕوکنت کرد یانی ئەم خەتە سوورە کە دەبێتە ڕوکن ئەمە چییە و چۆن وەرەگیرێت ینی هەندێک جار دەبینی مەسەلەن ڕاید ڕوکن مقدەم ڕوکن عەقید ڕوکن جیاوازەکەی چییە لەگەڵ مقدەمێکی ئاسایی کە و خەتە سوورەی نییە ڕوکن لە عێراقا لە 1938 باش ینی دەستی پێکرد دوای کولی عەسکەری کە دامەزرا لە 28 لە 38 ئەرکان هات ئەرکان وەکو بڵین شەهادەی ماجستێرە بەڵام لە علومی عەسکەری ئەبێ زۆر دەوراتی تەواو کردبێتن شارەزاییەکی تەواوی هەبێتن کە ئەچێ بۆ ئەرکانیش طبعاً زانکۆی تایبەتی هەیە کولیەکی تایبەتی هەیە لە عێراق جامیعەت البەکر هەبوو ینی زمانی کۆنی کولیەی ئەرکان لەو کولیە بێ دەورات تەواو کاتن بەحث تەقدیم بکاتن کۆمەڵی ئەفسەری تر سەیری یەکەن ئەگەر ڕازی بن لەسەری ئەو کاتە ڕوکن وەرەگرێتن ڕوکنیش خەتێ سوور بوو دایانە ئەتەمان لە وڵاتانی جیاوازە ینی لە نیزامی ئەمریکی ئەوەیان نییە شتێتریان هەیە لێرە لە پلەی نەقیبیەوە ئەڕۆی بۆ دەورەی ئەرکان تەقدیمەکە ینی کە چوویتە ناو دەورەکە پێتەڵێن نەقیب ڕوکن بەس تۆ خۆت نایبەستی تاکو نەبیتە ڕائد لە پلەی ڕائد ئەو کاتە توانی خەتەکە ببنی شارەزایی تەواوی هەیە لە هەموو علومی عەسکەری هەموو ڕوکنێکیش کە زیرەک بێت لە دوار ڕۆژە لە مستەقبەلا سەرەکەیە بێتە فەرماندە ئەبێتە فەرماندە ئەبێتە قیادە چونکە ڕوکنە علومی عەسکەری هەمووی خوێندووە باشە لە مەسەلەی تەرفیعکردنی جیاوازێکی بەڵێ بۆی هەیە کاتەکەی 6 مان قیدەمی بۆ هەیە 6 مان قیدەمەکە بەڵێ ینی دوو نەقیب بەیەکەوە بنیەکێکیان بڕواتە ئەرکان ئەمەیان پێش ئەوەیان پلەی ڕائد وەرەگرێتن زۆر باشە باسی مهیبت کرد
لە ساڵی 2023 و جەنابەت وتت نەماوە ئەو پلەیە بەڵام سەدام حوسێن هەیبوو ئەمە چۆن بوو لەکوێ هێنا بووی و پۆستەکەی کە سەرۆ کۆمار بوو و تەمەنەکەی و نازانم خیبرەی ئەمانە هاوکار بوون بۆ ئەوی سەدام ئەم پلەیە بەخۆی بدات نانەخێر ئەوەنە بوو ئەو پلەی مهمیان کەدا بە سەدام حوسێن ڕەمزیە فەخریە ئەوە نییە بڵێ کە پلی خوێندەبێتن عسکەری لە بەردەکرد ئەی بەستی ئەی بەست بەڵێ بەڵام فەخریە ڕەمزیە یعنی ئەوە نییە هین چونکە هەتاکو تەمەنیشی مساعد نەبوو بۆ ئەو پلەیە لە جیهانیشا هەیە ئەگەنە ئەو پلەیە ینی خۆی زەحمەتە بگەی پێی چونکە تەمەنت بۆ نمونە لە ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووەم فێڵد مارشال ڕۆمل کەوتت فێڵد مارشال ینی پلەی موشیرە موهیبە لەگە مەسەلەن لە بەریتانیا فێڵد مارشال مۆنتۆگۆمری فەرماندەی هێزی هەشتی بەریتانیا لە ئەفریقیا ئەمانە گەیشتونەتە ئەو پلەیە زۆر باش هەر لەسەر پلە سەربازەکان کە لەسەر شان و مەسەلەن ملازم و تاوەکو و فەریق ڕوکنوانە لەسەر شان دەیبەسن هەندێک جار پلە دەبینی لەسەر یەخە لەسەر ملیوانی جلە سەربازیەکە ئەم پلانە چۆنەوە چۆن دیاریەکرێەوە تا کوێ دەڕوات قەت هەیە ئەم پلە بگوازرێتەوە بۆ سەرشان نەخێر قەت ناگوازرێتە باشن هەر لەوێ ئابێ هەر لەوێ ئابێت بەسەویش دەرەجاتی هەیە بڕۆ هەشت نۆدا ینی هەتاکو ئەگەیتە ئاخیر دەرەجە کە پێڵێن نایب ضابط دەرەجە ممتاز ئەو کاتەکەوتت دەرەجە ممتاز لێرەی داڵێکە بێتن داڵێک و خەتێکی لە بنایە زرد بۆ خۆی دەست پێەکە لە تەختەیەکایە تەختەیەکی سەوزە دایانێ دوایەوە خەتێکی بۆ دانرێت دوای ئەستێرێکی بۆ دانرێت وەکو چۆن لە باششان ڕوتبە سێرە زیادەکە ئەمەش ئاها تاکو ئەگاتە نایب ضابط دەرەجە ممتاز بەش قەت نابێتە ئەفسەر یعنی لە باششان دەورات هەیە بازە دەورەیەک هەیە پێڵەن کولیەی احتیاط مەسەڵەن لە باششانی کە تەخەڕوجەکە نەجمە نابەستێ موسی بۆ دانێن پێڵەن نایب ضابط تلمیذ حربی ئەوە ئەبێتە ئەفسەر ئەوە ئەبێتە ئەفسەر دوایەوە بێتە ملازم ئەوەل بەس لێرە نایب ضابط تلمیذ حربی باش بەڵام لە یاخەی ملا بەدەر لەوەی کە ئێستا باس کرد لە شەڕە نایب زابطێ دەکرێت پلەیەکی پێ بدرێ بەڵام دوای شەڕی وەربگیرێتەوە ئەگەر بڵین چالاکیەکی کردوێ لە کاتی شەڕا بەڵێ بۆی هەیە مەسەڵەن پلەی بدەنێ بیکەنە ملازم ئەگەر هەر شەڕ بەردەوام بێتن بۆی هەیە بێتە ملازمەوە تاکو پلەی ڕائد وەکو خڕیژی کولیات کە پێیانەڵەن مجەند تاکو ئەگاتە پلەی ڕائد ئەگەر شەڕ بەردەوام بوو لە ڕائد بەبانەوە ناڕوە ناچێتە مقدم کە پێڵەن مەرحەلەت القادە وەلئومەرا ڕائوەسێ چەند شەڕ بەردەوامەوە ناڕوە 100 ساڵیش بەردەوام بێ ئەو هەلو پلەیە ئەمێنێتن ناڕواتن مستەحیلە چونکە ئەم کولی ئەسکەری تەواو نەکردووەتن لەو ڕادەیە ڕائەوەستێتن لە کاتی ئەگەر شەڕ تەواو بوو ئەو پلەیە نامێنێ یەکسەر ئەوە لە سوپایە نامێنێ یەکسەر دەست بەجێ دەرەکرێتن خانەنشین نەکرێتن نابێ بمێنێ بەو پلەیە لە ناو ئەگەر حەزی لە پلەکە بێ ڕەنگە حەزکە هەر شەڕ تەواو نەبێ هەر شەڕ تەواو نەبێ هەر پلەکەی پێوە بێتن و بەردەوام بێتن بڕواتن نانەخێت هەتاکو لە زەمان سەدام حوسێن زۆر ڕیفاق حزبی کردە ملازم و ملازم ئەوەل زمانەکە شەڕ تەواو بێ هەمویان دەرەچن نابێت لە ناو سوپایە بمێنن کبرەتی هیچیان نییە تێگەیشتوی هیچیان نییە تەنها چالاکیەکی کردووە ڕوتبەکەت داپی کۆتایی پێدێ لەوێ بابەتی سڵاوی سەربازی کاک سەلام مەسەلەن جیاوازەکە چییە گەر بەچەکەوە بێ بەبێ چەک بێ بە بێریەوە بێ بێری لەسەر نەبێ لە چی کاتێکە ئەم سڵاوانە گۆڕانکاری بەسەراتێ ئەگەر بەچەکەوە بی ڕابەسی بۆ نمونە بابەت نێظام ڕابەسی وەکو بە جەنابتم وت تاکو پلەی ڕائد تەنها بەدەستی لە ئەخمەسی تفەنجەکەدا وەڵێ لە چەکەکەدا ئەگەر مقدم بێ هەبێ کە چەکەکە لە تەکێتی بە حاڵاتی استعداد لەو کاتەیە تەمان بە پای چەپەی استعدادەکانەوە وەک بەڕاستە چونکە تفەنگ لە ڕاستەیەتی بە پای چەپەیە بێ استعداد بکە تفەنگەکە بەرزەکاتەوە ئیهێنێتە بانشانی دووبارە دایەگرێتەوە تفەنگەکە لە ڕووی خۆی ڕایەگرێتن پای ڕاستەی هەڵەگرێ استعدادەیدا بە عەرزا بەس پای ڕاستەی ئەبێ ئاو هاوێتن
يعني ئەمە پای پێشێتی ئەوی تریانە بێ ئاوها بێتن نابێت استعداد لە تەکی بێتن ئەبێ بەو شێوازە بێتن ئستعدادی بۆ وەرەگرێ ئەمە لە مقدمەوە لە مقدم ببانەوە لە ڕائەت بە خوارەوە ئەم حرەکەیە ناکات تەنها بەس بەدەستی لە قۆناغەکەیەدا بەنسبەتی بڵین تەحیە ئەگەر سەلامەرگی ئەبێ بێریەت لەسەر بێت باش کە بێریەت لەسەر بێ بەدەست لەسەر نیزامی ئینگلیزی ناو دەستەکەی تۆ کامل لە پێت ئەوش نیزامی بەریتانی نیزامی بەریتانیا ئەمریکی نییە ئاوهاوەری بگرێت ئەمریکی بەرەو خوارەوە وەریەگرێ بەڵام بەریتانی ئاوایە ئەم پەنجەیە ئەبێ لای برۆت بێتن ئەم قۆڵەت ئەبێ مستەقیم بێتن نەوەت بێتن کە تەحیە وەرەگریتن ئەگەر بێریەت لەسەر نەبێ بۆت نییە دەست بەرزکەیتەوە بەس بەقاچ بەس ڕنگ بێ ینی تووشی سزاب بی بۆ بێریەت لەسەر نییە لە بەردەم ئەفسەرێکی بەرزتر لە خۆت ئەگەر حاڵە کاتێکی لە ناکاو بوو مەسەلەن ئەبێت تۆ ئامادەبی ئەوە نییە ینی تۆ ئەفسەر ئەبێ 24 سەعات ئامادە بێتن ئەوە شەیە مەسەر هەندێک جار تەحیە یان سڵاوی سەربازیە بینی بۆ نمونە قاچی بە حاڵ بەرزەکاتەوە قاچ تا لای کەمەر بێت و تا لای پشتێنی لە نیزامی ینی کە بڵین تەحیە وەربگری ئەبێ سەرباز یان ئەفسەر بەرامبەر بە پلەی بەرزتری خۆی ئەبێ پای نەوەت بێتن لەگەڵ کەمەر یا یەک بێتن دای بگرێت ئەوە نیە پای بە دوای خۆیان بخشێنێ و بیداتە عەرز وەکو بازە سەرێکم بینیوە ئێستا بە پای چەپە تەحیە وەرەگرێتن غەڵەتە نابێتن چاوپۆشی ئێستا زۆرە پێم وابێت زۆرە ینی چاوی لێ هەرچەندێ لە میدیاکان باسیەکەن مەسەلەن لەن ئەمە ئەفسەرەوای کردووە ئەم عەمیدەوای کردووە بەڵام کەس بە دوای ناڕوە ینی چارەسەری باشە گرنگە ینی ئەو تند و تۆڵێ بەڕاستی لە ناو سوپا هەبێت لە هەموو ڕوویەکەوە تۆ ئەگەر زەبط و ڕەبط نیزامت نەبێتن ناتوانانی سوپایەکی بەهێز دروستکەی ئەبێ هەبێت ینی ئەبێ ئەمانە سلسلەی مەراجع ئەبێ هەبێتن دوایەوە ئەساسی هەموو سوپایەک مەشقە تەدریب ڕانەوەستیت ڕاوەستان نییە زۆر باشە سڵاوی سەربازی لە کێکرێ کاک سەلام ینی جگە لەوەی کە ئێستا جەنابەت باست کرد لەوەی کە ڕوتبەکە لەسەر شانێتی و لە بۆ نمونە لە مقدمە بە شێوازێک و لە خوار مقدم بە شێوازەیە لە کێی ترەکرێت بە پێی یاسای وەزارەتی ناوخۆ کە دەری کردووە چەند کەسێکی دەستشان کردۆ لە سەرۆک کۆمار و سەرۆکی هێزە چەکدارەکان کە سەرۆک وەزیرانە و کێی تر سڵاوی سەربازیان بۆ کرێت وە دەبێت بۆیان بکرێت یانە ئەوە لە 2016 دەرچوو مادەی 4 لە یاسای 20 وەزارەی ناوخۆی عێراقا ئەمەی دەرکرد بەمان سڵاو لە سەرۆک کۆمارە بێ بکرێت باش ئەوە پارێزەری دستورە ڕاستە و مەسەڵەن عسکەری نییە بەڵام ئەبێ لی بکرێتن لە ڕئیس وزەرا وەزیری ناوخۆ وەزیری بەرگری قائد العام القوات المسلحة فەرماندەی هێزی هەموو سەکدارەکان ئەگەر مەدەنیش بێتن هەر بۆ یەکرێتن بۆ ئاڵای نیشتیمان بێ بۆی بکرێتن کاتێکە بڵین سروتی نیشتیمانی وڵات لێدەی ئەبێ بکرێتن کاتێکە بڵین سەفیرێ لە وڵاتێترەوە دێت چونکە ئەو سەفیرە نوێنەری سەرۆکی ئەو وڵاتەیە ئەبێ بۆی وەربگیرێتن میێوانێکت بێ لە وڵاتێکی ترەوە هەر بە پلە بێتن ئەبێ بۆی وەربگیرێتن ئاینی تەحی بۆ وەربگریتن بۆ ئەم کەسانە وەرەگیرێتن لە دەرەوەی سوپایە شتێکی تا بوو کە ئەو یاسایە کە میوانێک ئەگەر پلەداریش نەبێت لە وڵاتێکی ترەوە بێ بەڵام ئەگەر لەناو ئۆتۆمبیلێک هابێ و ئاڵای ئەو وڵاتی پێوە بێ ئاڵا بێ بەڵێ ئەبێ سڵاوی وەربگری بەڵێ ینی هەموو ئەمانە ئاڵا بێت ئەو میێوانی توێ ئاڵای وڵاتی پێوێ لە هەمان کاتا لەبیر نەژێ ئاڵای وڵاتی خۆشت پێوێتی یان ئەبێ بۆ ئاڵە ئەبێ سڵاوی بۆ وەربگریتن زۆر یاسایە سەبارەت بە قیافە ڕەنگە جاران زۆر گرنگی بەوە درابێ مەسەلەن کە تۆ زابتێک تەبینی بە مانای کەلیمە لەگەڵ ئەو پلە سەربازەی کە لەسەر شانێتی و هەیکەل و قیافەشی حسابی بۆ کرابێت قیافە تا چەند گرنگە لە ئەفسەرێکی سەربازیە بەڕاستی وە گرنگیدان بە لە شولار و تەنانەت مەسەلەی ڕیشتاشین و ئەو شتانە ئەمە چۆن لە عێراق حسابی بۆ کراوە
ئەمە دەمان هەر نیزامە بەریتانیەکەی ڕیش تاشی بۆ یاغکردنیش بۆ یاغی بەڵێ بەڵێ تۆ ئەو جلوبەرگە کە هێنی پارەیە ئەو پارێش خۆ پارەی حکومە نییە پارەی گەلە ینی تۆ زەریبەی توێ پارەی گەلە کە ئەدرێ پێی ئەبێ خیافەت پاک و تەمیز بێت ئەبێ خۆتیش پاک و تەمیزبی بە 4 سەعات لە ناو خۆڵە ڕیشت نەبێ کە بتانی پیسی بێتن قژت درێژ نەبێتن جاروە هەیە کەویتە شەڕەوە تۆ ڕنگ بێ بە 3-4 ڕۆژ خۆت نەشۆی ینی ئەمانە شەر بوو خیافە نمونەی وڵاتەکەیە وڵاتەکەت پێشانەداتن کە سەربازت بەو قیافەیە بێتن ئەزانی ئەم وڵاتە بەهێزە بەتوانایە بەنسبەتی پۆستاڵەوە تۆ مەسەلەن پێڵاوی ئەیهێنیتن ئەم پێڵاوە شەروەها تۆ بە پارە ئیهێنیتن ئەبێ بۆ یاغ بکرێ بەردەوام یعنی ئەبێ ئەفسەر یان سەرباز نمونە بێ لە شەقامەکە ئەڕاتن ینی کۆن کولی ئەسکەری کە ئەو کاتەی پێشەوەی بڵین زنجیر بێتن بیبەستنەوە بڕوا بکە لە کولی ئەسکەری ئەفسەر پێڵاوی ڕاست و چەپی کە قەیتانێ بەستیەوە درێژی ئەبواە هەردووکی یەک بواە یەک قیاس بواە حساب بۆ ئەوەش دەکرا حیساب بۆ ئەوە ئەکرا باش دوای ئەوە عسەتە بەختۆرت هەیە تۆ دارێ لە بن قۆڵ هەڵێگری ئەو دارە ئوسولی زۆر جار بیستومانە کاک سەلام ئەوەی کە مەسەلەن پۆستاڵەکەی دوو لە ڕووی جەنابێت کە بۆ یاغ کراوە دوو لە ڕووی بینەرانیش یعنی ئەبێ مەسەلەن جگەری ئەو زابطە کە تەفتیشی دەکاتیان وردبینی بووە کاتیایە دەرکەوت بێ ئەمە هەبووە بەڵێ هەبووە ئەوەش بووە هەش بووە بە قاقز لە ڕیشتیداوە بزانێ ینی ڕیشی ئەو سەربازە جێژەیانە باش تاشیوێتیان نە هەبوو ڕۆژی دووجا تەراشیانە کرد 5 بەیانی و 7 ئێوارە وای ئا هەبوونە باشە ئەو ڕسمە و ئەفسەرە ژنەم کە لەسەر شاشەکەیە بینی ینی شتێک دروست بوو لەم دوایانە لە عێراقا کە سڵاوی سەربازی بۆ ئەفسەری ژن ناکەن ینی ئەمە تا چەند دروستە و لە ڕووی یاسایی سەربازیەوە فەرقی هەیە لەگەڵ پیاوە دەبێت سڵاوی بۆ بکرێت ینی ئافرەت کە چووە سوپاوە جیاوازی نییە لەگەڵ پیاوە تۆ کە سڵاو ئەکەی بۆ ئەفسەرێ بۆ شخصی خۆی نایکەی تۆ بۆ مەرسوم جمهوریەکە ئەیکەی ئەم مەرسومی جمهوری وڵاتی تۆیە بۆ یەکەی لەبەرەوە ئافرەتیش بێمەدا مەرسوم جمهوری هەڵگرتووە ئەبێ سڵاوی لێ بگرێت لە پلەی خۆی نزمتر بۆ خۆشی مەجبورە سڵاو بکات لە پلەی خۆی بەرزتر عینی حاڵەتە جیاوازیتیان نییە بەڵام نازانم ئێستا لەم زروفەیە ینی کۆن ینی بڵین لە هەشتاکانیش ئافرەت هەبوو لە سوپای عێراقا بەڵام لە بەشی بڵین تۆپ دکتۆر و ئەوانە بوون تەتەوعیانەکەرە بوونە ئەفسەر سڵاویان بۆ وەرزگیرە یادی ئێستا هیچ جیاوازیەک نییە واتە بۆ نمونە ئەگەر ژنێک پلەی عەقید یان مقەدەمی هەبێت سڵاوە سەربازیەکەی دەبێت بۆ بکرێت لەلایەن پیاوێکەوە ئەبێ بۆی بکرێت ئەی ژنەکەش بەرامبەر ئەفسەرێکی پیا و ئەبێ بیکاتەوە ئەبێ بیکات هیچ جیاوازەیەکیان نییە هیچ جیاوازیەکی نییە تۆ وەکو بەجەنابتم سڵاو بۆ مەرسوم جمهوریە بۆ وڵاتەکەی خۆ بۆ ئەو شەخسە نییە ئافرەت بێ پیاوێ هەر کەسێ بێتن تۆ مەرسوم جمهوری هەڵگرتووە کاتێک کە خانەنشینە بیتر کۆتایی پێدێ هەتا وشەی سەیدی نامێنێتن کە ئێستا عێراق ئەڵێ هەتاکو خانەنشین بووی ئەبێ پێی بڵێ سەیدی تشتیوان نییە پێی ناڵی سەیدی تەواو کۆتایی ئەمە مەرسوم جمهوریەکەی تەواو بوو خانەنشین بوو دانیشت کەوتە ماڵ ئەوتە ماڵەوە تەواو کۆتایی پێهات زۆر باشە سپاست دەکەم هیچی وام نەماوە کاک سەلام ئەگەر تۆ شتێکت ماوێ سپاس دەکەم سپاست دەکەم بۆ عەقید سەلام مەسعەد ڕاوێژکاری 964 بە کاروباری سەربازی کە لەم زنجیرەیەش لەگەڵم بووی لە زنجیرەکانی داهاتوو با سوپاسی زۆرمان ماوە بیکەین سپاس بۆ بینەریەوە تا زنجیرەی داهاتووی ساعتی 0 بەخواتان سپێرم دەست خۆش قوربان